چارەنووسمان بۆچی لە ناولەپی دەستمان نووسراوە دەزانی بۆ تا لە کاتی پێویستە بتوانین بیشارینەوە ئەی بۆ بیشارینەوە چونکە هێز لە شاردنەوەدایە کاتێک وەکو ئەو شەو سەرمایەکە کاریگەر بێت لە ئاسماندا ئەستێرەکان دیار بن هەست بە ئازادی دەکەی؟ سیرکە منیش بە تەمامم ئەوە بڵێم پیاو لێرە بێ هەر ئەوەندە هەست بە سەربەستی دەکا ئێمە بۆ لێرەین هەوا هەڵدەبژین ڕۆڵە دەردی دڵیش دەکەین گازەندەت چییە ها؟ هیچ گلەیم لە چی هەبێ تاکە کەس تا ئێستا بەخشندان هەڵسکۆپ لێگەکردم تۆی باشە بۆچی من بۆ دەستێکی تینوی یارمەتی دەستم درێژ کرد نەدەبوو درێژی بکەم یانی بەڕێکەوت بوو کەسێ باوەڕی بە چارەنووس هەبێ باوەڕی بەڕێکەوت نییە هەر کەسێکیش باوەڕی بەڕێکەوت هەبێ ناتوانێت چارەنووسی لە ناو دەستی خۆی بشارێتەوە سێریم کتێبانە بکە هەڵیان گرە و بیان خوێنەوە دواتر بۆمیان بگەڕێنەوە تۆ چیت لە من دەوێ؟ پرسیارێکی تر هەیە لە وەڵامی ئەو پرسیارە گرنگترێ ڕۆڵە ئەسڵەن تۆ چیت لە من دەوێ؟ دەی لای تۆمان خۆش لەو شەوە بەدواوە لەی گەڕێ با لەیدا لەی گەڕێ علی مێشکی هەر لەسەر تۆیە خاڵۆ لێ گەڕە با لەو ئەزە لە پرسین چی لامان دەوێ بکەین لێرەی دانێ خوارزە چیرۆکی ئەو سەگەت بیستۆکە لە نێوان دوو خاوەندا سەری سووگ مابوو هەردووکیان دەچنە بەرامبەر سەگەکە یەکێکیان دەڵێ وەرە لای من ئەوی تیش دەڵێ وەرە لای من سەگەکە سەری سوورمە ڕای کرد؟ نا سەگەکە سەری سوورما و ئێسکەکەی فرێدا پێشیان و لێیدا ڕۆیشت ئەوان چیان کرد؟ سەگەکەیان کوشت و فڕیاندا ها؟ باشە کەس لە سەگەکەی نەپرسی ها؟ دەوێ بۆ کوێ بچێ؟ نەک خاوەنی سەگەکە بەڵکو دەبێت سەگەکە چاوەڕێی دەمی خاوەنەکەی بکە خوارزە ئەوەی سەگەکەی کردوێتە سەگ ئەو دڵسۆزیەتی بێ ئەوەی گوێڕایاڵیان بیت دڵسۆزت نابن خوارزە وا کاتی دێ خوارزە ڕۆژێک لەم ڕۆژانە لەوانەیە بۆ لای خۆم بانگت بکەم کە بانگم کردی دێیتەوە بۆ لای من پێویستە چی بکەم ها؟ پرسیار بە پرسیار وەڵام مەدەوە ئەوە چییە ها؟ بڕۆ ئەمە بدە بە عەلی كلهم دون دمت لي باوستا بيس راحت إشكا كش وقت الجيم ببري أري أقعد لين بي سكتك مكا أي سرت نتاشم جوابي ما دوا باشا كاك ما ترسي هو ده صالة دي ملاتا يستجوي كسيشي نبريوا ئاران تۆ بڕۆ بناو تۆمبیلەکە ئەی نابێ سرم بتاشم بڕۆ دەڵێم فێرە خاڵۆ
هاتووی پەرچەمت کورت کێوە هاتوومە تاقیکردنەوەیەکی بچووک ئەنجام دەم برادەر. بۆ خۆت هاتووی خاڵۆ پیاوە سیخڕەکانت بەس نەبوون مەبەستەوەیە ها تازە ئەوە مرد بۆ ئێمە کاتی خۆی برایەکی خۆشەویستمان هەبوو کاتێ لە زیندان بووین ئەو تراشی بۆم دەکرد ئێستاش لە بەرەی خۆشەویستی تۆیە ئەو زۆر باشتە ڕیشەکەت بۆ دەتاشێت. دەی کارەکەت بکە وریابە هیچ شوێنێکی جێنێڵێ. وەک سەرتاشەکان دەڵێن دەبێت زمانیش بەقەدەر دەست وریابێ لە کاتی کارکردن. دەخەینە ئەوەی ماوە لەسەر من دێت. دەزانی ملوانکەی کۆترچی عەلی برا ئەو هێڵە تووکاویە سوور و جوانەیە کە لەسەر گردنی هەندێک کۆتردا هەیە. خۆشەویستەکەی دەنووکی بە شوێنی ئەو ملوانکەیە سوور و جوانە دادێنێ بۆ دەبڕینی خۆشەویستی خۆی بۆ کۆترەکەی تر. بەڵام هەندێک جار کۆترەکان لە زۆری خۆشەویستیان قورگی یەکتر کونکون دەکەن. واتە زۆری خۆشەویستنی یەکتر دەبێتە هۆی مردنی یەکێ لە کۆترەکان و مانەوەی یەکێکی تریە. لەبەر ئەوەش ئەو ملوانکەیە سوورە ناوەکەی لەگەڵ خۆیەتی. مادەم ئێوەش ئەوەندە یەکترتان خۆش دەوێت با بزانین کامتان ئەو ملوانکەی لە ملیدا قایم کردووە. مادەم ئیتر هەردووکتان دوژمنی منن ئێستا دەینە سەر دوا پرسیاری تاقیکردنەوەکە. هەر یەکێکتان بمرێ ئەوەی تر بە سەلامەتی لێرە دەچێتە دەرەوە. بابزانین کێ ئەوەی تری زۆر خۆش دەوێت. کام لە ئێوە ملوانکە سوورەکەی لە مل کراوە. مژدەم دەرێ برادە لە تاقیکردنەوەکە دەرچوو. زۆر باشە هیوادارم نمرەیەکی باشم هێناوی خاڵۆ. هێشتا تێنەگەیشتی برادە پیاوی خۆم بە خۆم تاقی دەکەمەوە. تاقی کرایەوە لە تاقیکردنەوەکەش دەرچوو. وەرە 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 پێش سیرکە. ئەوەش دیاری دەرچوونە لە تاقیکردنەوە. ئەو بە تەماچی خاڵۆ بۆستە 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 بام پێت بڵم بە تەماچی ئەو جارە. چاودێری منت کردووە؟ خۆزانیتە سەرداریش بە تەماچ کارێکە ها؟ کاسێتەکەت برد دەیدەی بە من تاوەکو سەردار بۆ جەنابەت ساف بکەم. باش تێگەیشتومە؟ دەتەوێت تۆڵەی عومەر بە من وەربگریتەوە ها؟ بە هیوای لە ساغی برا. دەزانی هیچ نەڕۆیشتووە شەوێ لێرە چاوەڕێی کردووە. ویستیشی کە بێتە لای تۆ بەڵام من ڕێگەم پێنەدا خوارزە. لەبەرچی؟ لە سروشتا خوارزە دەزانی لە سروشتا هەر ئاژەڵە و مەسافەیەکی هەیە. ئەو مەسافەیە بە گوێرە ئاژەڵەکە دەگۆڕێ. هەنگاوێک بچیتە ناویەوە دەبێتە نە ئارامی یان ڕادەکات یان پڕت دەداتێ. ئاژەڵای ناو قەفەس چۆنن؟ ئەوانە شەروان؟ ئاژەڵانی ناو قەفەس خوارزە جاروبار ڕۆژنامە دەخوێنیتەوە وانە؟ دەڵێن کە شێرێک چاودێرەکەی خوارد پیاوەکەی پارچە پارچە کرد.
ئێستا لە ڕاستیدا شێر لەبەر برسێتی نییە کە پیاوەکە پارچە پارچە دەکەن لەبەر ئەوەش نییە کە حەزی لە خوێن ڕشنە بۆیە کەوایە بۆچی چونکە چوەتە ناو هەرێمەکەی ئەوەوە چونکە هەرێمەکەی ئەوت داگیر کردووە خوارزە لەوە تەرسای کامل بخۆم خوارزە پیاوانی وەکو تۆ خوارزە پیاوانی وەحشی دەگەڕێنەوە سروشتی خۆیان ئەو کاتە ناتوانانی لێیان نزیک بیەوە جێیان دێڵی و ئەو کاتە شێتیەک لە چاوەکانی ئەو پیاوانە بە دیار دەکەوێ ئەمە بێچارەیە خۆت ناڕۆی جێیان دێڵی با ئامادە بن باشە بۆ ئامادە بن خاڵۆ ئامادە بن بۆ داوای یارمەتی بۆ پرسیاری ئاقلانە ئامادە بن بۆ ئەوەی ئامادە بن بۆ بینینی دەستی درێژ کراو خاڵۆ خاڵۆ ڕامیز تۆی تر پێت ناکرێت دەستم بۆ درێژکەی قەرزی تۆ لەسرم گەورەیە من هەرچیم هەبێت تۆ پێت داوم بەڵام خاڵۆ من وا دەزانم تۆ لە هەمان قەفەزەکەی من دای من بۆ تۆ گەورەم بەڵام وەک هاوڕێ سێرم دەکردی هێوام هاوڕێتم وانێ خاڵۆ تۆش ناو دەستت قامچێک هەیە بەڵام چ زۆرە قامچیەک ئەها دەتوت ئەزەلم هێناوەتە دی ڕاستە بەڵام خاڵۆ خۆ عومەرێک هەبوو عومەر زۆری خۆش دەویستی هەرنا لە بەرخاتری عومەر عومەر بۆ تۆ جێ نایەڵم خوارزە نەخێر خاڵۆ جەم بێڵی باشترە ئەگەر جێت نەهێڵم چی دەبێ سێرکە لە ناخەوە خۆم دەگرم بەڵام خۆ منیش مرۆڤم خاڵۆ من لەگەڵ حیسابات دەکەم وازم لێ نەهێنم نیش بێ خەتەوە دەنووشێم من بەو حاڵە جێت نایەڵم خوارزە چی دەکەی بیکە وەڵام دەوە چیت لە من دەوێ بڵێ بۆچی بەکارم دێنی چۆن وەک جوبەرگ من هەڵدە بژێری و لەبەرم دەکەی بۆچی هێشتا پەتی من و دەستەوە گرتووە چیت دەوێ بڵێ وازە لێ ناهێنم خوارزە تۆ لەناو ئاژەڵان درندەترینیانی خاڵۆ تۆ هەزاران پیاوتە بووە بەڵام تەنها من چوومەتە ناو قەفەزەوە تۆ من بە پیاوی خۆت دانا بەڵام منۆک هاوڕێی خۆم من تاکە هاوڕێی تۆم ئێستاش ڕاستەکەی بڵێ ئێستاش ڕاستەکەی بە هاوڕێکەت بڵێ بوەستە کەمێ بوەستە عومەر 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 کوڕم پێت دەڵێم وەرە بەدەستی خۆم فرەدایە ناو ئاگرەوە هەموو ئەو شتانە فێرت کردم هەمووی هەڵە بووە هەموو درۆ بووە هەموو شتەکانی ناو کتێبانە درۆ بۆ خاڵۆ ئەزەل نە کەسایەتی بووە نە شەڕەف بووە نە ڕێگەی ڕاست بووە لەکوێ خاڵۆ کوا لەکوێ کوا ئەو شتانی ناو کتێبانە لە ژیانی مندا ماوەی چەند ساڵە کەنعەمبەک چاوەڕێی ئەمڕۆیە منی شەروە برادەر منی شەروە کەوایە با بڕۆین برادەر تۆ گوێت لە چیرۆکی مەولانا و شەمسی تەبرێزی بووە کە چۆن ڕوبەڕووی یەکتر بوونەتەوە ڕۆژێک پیاوێک هاتە بەرامبەر مەولانا ڕاوەستە مەولانا لەو سەردەمەیدا
زاناترین و تێگەیشتوترین کەس بوو. کتێب نەبووە نەیخوێن بێتەوە، کتێب نەبووە لە کتێبخانەکەیدا نەبێ. لە ڕێگای کتێبەکانەوە شارەزای دنیا بوو. ڕۆژێ پیاوێکی پێگەیشت و پیاوێکی نوێ چووە بەرامبەر مەولانا و پێیوت کە منیش دەمەوێت لەگەڵ تۆ فێر بم. بۆیە سێ باشترین و گرنگترین کتێبی خۆتم پیشاندا. مەولانا بە دوودڵیەوە ئیشارەتی کرد بۆ سێ کتێبەکەی. ئەو سێ کتێبەی وەکو گیانی خۆی خۆشی دەویستن. پیاوەکەش ئاوا چاوێکی بە سێ کتێبەکەدا خشاند. دواتر بەو پەڕی هێزەوە بەدەستی خۆی ئاوا فڕێدایە بیرەکەوە. مەولاناش وەکو شێت ڕای کرد تا کتێبەکەی ڕزگار بکات. کتێبەکان تەڕ بوو، مەرەکەبەکە تێکەڵی ئاو بوو، بەرگەکانی تێک چوو، کرش بوو. پیاوەکە مەولانای گرت. ئەو شتەی لێی دەگەڕی لەو کتێبانەدا نییە. ئەو شتەی دەتەوێت بە خوێندنەوە نایدۆزیتەوە. تۆش ئەو شتت لێ نوقسانە، ناتوانی بە چاوەکانت تەواویکەی. ئەو شتەی بە دوایدا دەگەڕی لە دنیا بە دوایدا دەگەڕی. ئەوەی بە دوای دەگەڕی بە دڵت دەیدۆزیتەوە. هەموو ئەو کتێبانەی لە دنیادا هەیە، هەموو حساباتێک یاریە عەقڵیەکان، چەندین لاپەڕە قسە ناتوانێت شوێنی خۆشەویستی بگرێتەوە. بە خوێندنەوە فێری دەبی، بەڵام بە خۆشەویستی تێیدەکەی. چووبیتە لای هەر کەسێک دووبارە هاتیتەوە لای من خوارزە. کاتێ بەدڵەوە سەیری من دەکەی لە بەرامبەری خۆت پیاوێکی خاین دەبینی. ها سیرکە کچم، نزیکەی 40 ساڵ لەمەوبەر لە ناوچەی هایدەک پاشاوە دابەزیم. لە بەردەمم دەریایەکی زۆر شین بوو. وتم ئیستانبول، هاتوومە تا ڕزگارت بکەم. لە بەرزترین لووتکە ئیستانبولەوە دەرکەوتم. جانتایەکم لە پشت بوو. چوومە ناو ئیستانبول بۆ قومارخانەیەک. وتیان نابێ بچی. چووم، وتم دادەنیشم. وتیان نابێ دانیشی. دانیشتم. یاری قوماریان دەکرد. وتم یاری دەکەم. وتیان نابێ یاری بکەی. یاریم کرد. سەیرم کرد. بەدڵم بوو. وتم ئێرە دەبێتە هی من. وتیان نابێ. بوو. دواتر ڕۆژێک دووبارە یاریەکی گەورە هاتەوە گۆڕێ. پڕ بوو لە خوێنی گەرم. لە ناکاو شەڕێک کەوتە نێوانیان. چەک و تفاقیان لێک تەقاند. یەکێ لە گەنجەکان بریندار بوو. نەم دەتوانی بی بەمە نەخۆشخانە. بەرەو ماڵەوەم برد. تا برینەکەیم چا کردەوە. کوڕێکی ناسکی ڕووپاک بوو. وتم ناوت چییە؟ وتی کەنعان. وتی من لێرە دەمێنمەوە. وتم نابێ بمێنیتەوە. مایەوە. ئەوەیە؟ ئەوە. برادەر، ئەمن چیرۆکێک قەرزاری تۆم وانە؟ ئەگەر دەڵێ هەروە لە ڕێگا بۆتی دەگەڕمەوە. چیرۆکەکەت بۆ بگەڕمەوە؟ بێڵێ خاڵۆ. ڕۆژێک لە زیندان بووم. لە حەوشەکەدا منداڵێکم بینی. منداڵێکی پەرێشان. وەک بڵێ دنیا بەسەری داڕوخاوە. خەمبار. منیش گوتم ئەرێ کوڕا، بۆچی وا خەمباری؟ سەیری کرد. وتی خاڵۆ، منیان کوشتووە خاڵۆ. منیش پێکەنیم. وتم تا دڵی بدەمەوە. وتم ئەی ڕۆڵە، هەر کەسێک لێرە بێ یان ئەوە تا مردووە یان ئەوە تاش کوژراوە.
اینجا سەری بەرز کردەوە و سەیری کردم وتی مەسەلەکە ئەوە نییە مەسەلەکە مردن نییە خاڵۆ دەزانی وتی مەسەلەکە چییە؟ چێ مەسەلە؟ وتی مەسەلەکە مردنە لە خۆشترین ڕۆژدا مردنە لەو ڕۆژەیدا کە تۆ تیایدا جوانترین خەونەکانت پێک دێنی ئەوەیە مەسەلەکە دەزانی مەسەلەکە چیترە؟ چیە خاڵۆ؟ مەسەلەکە مردن نییە مەسەلەکە مردنە لەسەر دەستی جێ متمانەترین هاوڕێکت ئەوەیە مەسەلەکە ئیتر ئەو کوڕا ئاوای بە من گوت ئێستا تێگەیشتی ئەو منداڵی حەوشەکە کێ بوو برادەر لەسەر عومەر پرسیارە لێ کردم ئێستا لە عومەر تێگەیشتی ها؟ تێگەیشتم خاڵم تێگەیشتم جیاوازی نێوان کۆن و نوێم بە تۆوت تێگەیشتی من قسەکان دەگەینمە کەنعەمبەک واز لە گەیاندن بێنە تۆ کارت بە گەیاندنی هیچ نەبێ وا دەزانرێت کە بە بیرکردنەوەی نوێوە هەموو شتێک چارەسەر دەکرێت کۆنەکان بێ ئەوەی دڵیاندانێن ناتوانن خاڵێکیش لەسەر هیچ دابنێ بیگرە نوێیەکان هەموو شتێک بە کەسانی تر دەکەن کۆنەکان ئەوانەی کە بەقەت من کۆنن خۆیان دەزانن کە چی دەکەن ببوورە شەکرمان نییە شەکرم لێ قەدەغە کراوە ئەگەر حەز دەکەی با چیرۆکێکی وەکو شەکر شیرینت بۆ بگەڕمەوە حەسان ساباح دەناسی؟ حەسان ساباح پیاوێک بوو لەسەر لووتکەی چیایەکی سەخت دادەژیە ماڵی لە ناو قەڵایەکدا بوو قەڵای ئەلەموت حسابی بۆ پاشاش نەدەکرد بێباک لە یاسا پیاوێکی زۆر مەترسیدار بوو لەو کاتەدا سوڵتان سەلاحەدینی سەلجوقی ڕاوچیەکانی خۆی نارد تاوەکو حەسەن سەباحی ڕاوکەن سەری حەسەن سەباحی دەویست حەسەنیش بەمەی زانی نێردراوێکی ناردە لای سوڵتان نێردراوەکە گەیشتە کۆشکی سوڵتان چووە پێشە وتی حەسەن پەیامێکی هەیە بۆ سوڵتان سوڵتان وتی فەرموو بیڵێ نێردراوەکە ئاوا سەیری کرد وتی بەم قاڵە باڵغیە نابێت سوڵتان قەڵەباڵغەکەی نەهێشت نێردراوەکە وتی با ئەو پاسەوارانش بچنە دەرەوە پەیامەکە تەنها بۆ تۆیە سوڵتان کەمێ ورد بووەوە پاسەوانەکانیشی دەرکرد دواتر نێردراوەکە بینی دوو کۆی لە ماون لەلای سوڵتان بۆ پارێزگاری ئەو وتی ئەوانەش دەرکە دەرەوە سوڵتانیش وتی ئەوانە دەرناکەم ئەوانە کوڕی منن جێمتمانەترین کەسانی منن وتی ئێمە هەرسێکمان یەک کەس حسابین بڵێ ئەگەر نازوو بڕۆ دەرەوە دواتر نێدراوەکە چووە لای دوو کۆی لە پاسەوانەکە و وتی پێیان ئەگەر پێتان بڵێم کە شمشێرەکانتان دەرکەن و سەری تاوانبار پەلدەن چی دەکەن دوو کۆی لەکە شمشێرەکانیان دەرکرد و بێ بیرکردنەوە وتیان فەرمانتە بەم شێوەیە نێردراوەکە بێ ئەوەی سەیری پشتەوەی خۆی بکە دەرچوو ڕۆیشت سوڵتانیش هەر ئەو ڕۆژە ئەو پیاوانەی کە ناردبوونی بۆ ئەوەی سەری حەسەن سەباح لێ بکەنەوە و بینێرن بۆی هەموویانی گەڕاندەوە زۆر سەیرە بەڕای تۆ
ئالەم چیرۆکەدا من کێم. تو حەسەن سەباحی. من نێردراوەکەم. نێردراو. باشە تۆ کامەیانی؟ ئەمن کۆی لە شەمشێر بەدەستەکەم. باشە ئەگەر ڕۆژێک نێردراو پەیامێکت بۆ بێنێت چی دەکەی؟ من ببوورە خاڵۆ تەفە کەسێکی سادەیە. من بەقەدەر تۆ لە کتێبوشن نازانم. گەر پێیام هەڵگر خاوەن پەیامەکە بێ ئەوەی پێویست بێ دەیکەم. دەی با زیاتر مێشکت ئاڵۆز نەکەم خوارزە. باشە ئەگەر ئەزەل پێت بڵێ مەکوژە ئەمنیش پێت بڵێم بکوژە چی دەکەی؟ ئەوە قسەی لەسەر نییە خاڵۆ. تۆ بڵە بیکوژە یەکسەر دیکوژم. خاڵۆ دا و چیرۆکەی حەسەن سەباحم دێ تا بیخێنمەوە. بەخێننەوەی دەزانم چێ بکوژم. تۆ مێشکی خۆت بەم شتانە ئاڵۆز مەکە خوارزە. پەیامەکە وەرگرە. ئادەی کوڕی خۆم ڕۆژێکی خۆش بۆ تۆ. خاڵۆ چیە لەبیرت کردووە پەیوەندیمان پێ بکەی؟ خوارزە شەرمان لەگەڵ چێیە؟ شەرمان لەگەڵ کێیە؟ کەسانێک کە کاتی خۆی هێرشمان کرد بۆ سەریان هاتوونە هێرش بکەنە سەر خۆشەویستەکانمان. بۆ ئەوەی بەسەریاندا زاڵبین دەبێ یاسای تەنیا چوونە ژوورەوە و تەنیا هاتنە دەرەوە جێبەجێ بکەین. یان نهاتنە دەرەوە؟ ئەویش دەبێت. خاڵۆ وابیر نەکەیتەوە کەوا من بە دوو شەی جوانی تۆ بزۆر بە هەساین لێرە بەجێت دەڵم دەڕۆم. سیرکە خوارزە ئەگەر بە تەنیا لەو دەرگایە نەچمە ژوورەیە یەکێکم لێ دەکوژن کە زۆرم خۆش دەوێ. خاڵۆ خوارزە لێرە هیچ کارێکم بە تۆ نییە بیکەی. چۆن نییە؟ من لە چی هەڵم کردووە خاڵۆ؟ لەکوێ هەڵم کردووە؟ هەموو شتێک بە پیلان کردووە. هەنگاو هەموو شتانەی فێرت کردومە کردومە. ئەمڕۆ هیچ شتێک ڕوونادا. ئەمڕۆ هیچ شتێک لە جێی خۆی نییە. باڵکو پێویست بکات بیان خەیتەوە شوێنی خۆیان. پێویست دەکات خاڵۆ ئەیشان دەڕوا هەڵە نەبم ئێستا ڕۆیشتووە. جەرگیزیش گومان لە من دەکا. وامزانی عەلی پێشنیارەکەم قبوڵ دەکات بەڵام ئێستا بۆ بەسەر قومارخانە بەویش نەگەیشتم. بە هیچ چارە نەگەیشتم خاڵۆ. تەنانەت بە تۆش نەگەیشتم خاڵۆ. فەرموو سەیری حاڵم کە. ئێستاوە باسانی تۆ سەز دەدەم. ناخاڵۆ نا. سێرکە خوارزە بەبیرت دێ. بیرت دێت زستان تۆیان فرەدای ئینفرادی سەرمات بوو دەلەرزیت لە سەرما ڕق بوویتەوە 3 ڕۆژ 5 ڕۆژ ئەو پاسەوانە بێ ناموسەش وازی لێ نەدەهێنای لە ژوورەوە هاوارت دەکرد خاڵۆ شێت دەبم خاڵۆ لەبیرتە و ڕۆژانە لە بیرمە ئەوەش لە بیرە کە هاتم و بابەتێکم بۆت خوێندەوە بەبیرت دێ لە بیرمە چیم خوێندەوە بیڵێ ناخاڵۆ بەجێت نەهێڵم جاروبار خوارزە بۆ ئەوەی شتەکان بێنیتەوە شوێنی خۆی مستی خۆت ئاوا توند ناکەی اینجا دەست دەکەیتەوە و هەموو هێزەکەی ناودەست بەبا دەدەیت دواتر چاوەڕێ دەکەی تا دێتەوە ناودەستت چۆن چاوەڕۆم خاڵۆ چۆن ڕەوانی ئەوێت بکەم سێرکە خوارزە خۆت هەڵمەخڵەتێنە خۆی لە خۆیدا تۆ دیسانە ناو ژوورە ئینفرادیەکەی چاوەڕێ دەکەی تا دنیا بەرەولات دەگەڕێتەوە لەبیرت بێ خوارزە لەبیرت بێ ئەو شتێکە بۆتم خوێندەوە باشت لەبیر بێت دوایی بێم؟ نانا وەرە کچم وەرە بزانم بابزای نۆرەی چییە؟ باش تۆ بەیانی داوات کرد دۆزیمەوە هێنام نەتخوێندەوە؟ خوێندومەتەوە بەڵام کاتی خۆی زۆر لە مێژە کچم چەندی مرۆڤ بگۆڕدرێ کتێبیش دەگۆڕێ
بابزانین دوای ئەو هەموو ماوەیە ئەم لاپەڕانە چی بە ئێمە دەڵێن ها؟ نوێترینی سەردەمی خۆی بوو. خراپترینی سەردەمی خۆی بوو. چاخی عەقڵ بوو، چاخی دەبەنگی بوو. سەردەمی کەل لە ڕەقی بوو. زەمەنی گومان بوو. وەرزی ڕووناکی بوو. وەرزی تاریکی بوو. لە ناو بەهاری ئومێددا بوو. لە زستانی بێچارەییدا بوو. خاوەنی هەموو شتێک بوو. خاوەنی هیچ شتێک نەبوو. لەناو ئەو شارەدا دوو شاری جیاواز هەیە. لەناو یەکێکیاندا پێت دەڵێن داخوازیەکەت هەڵبژێرە و یەکسەر دێتە بەردەمت. بەڵام لەناو شارەکەی تردا پێش وەخت وا پێویست دەکا کە ئەو شتەی دەیخوازی حجز بکرێت. ئەرێوە چیەوە ئەم بەیانێک ماسی ماسی؟ چیت لە من دەوێ خوارزە ها؟ دووسێ پیاوی باشت پێ بدەم و هەندێ پێداویستی گەر پێویست کات؟ هیچ شتێک. ئەو شتە ویسمان لە تۆمان وەرگرت خاڵۆ، ئێستاش ڕێگەمان بدە. پێشەوەی ڕێگە بدەم با من یەک دوو ئامۆژگاریت پێ بڵێم خوارزە. لەو شارەدا هەر کەسێک سەری بۆت دانەواند و لە بەرامبەردا ملکەج بوو لەو بترسە. چونکە بزانەکە ئەو کەسەی کە سەری لە خوارەوەیە چاوی لەسەرەوەیە. ئاگادار بە. لەو شارەی کە لەسەرەوەدایە هەر کەسێک سەری بۆ تۆ دانەواند یەکەم جار چاو لەسەر ئەو دانێ. چونکە ئەو کەسەی لەوێدا ملکەتی تۆ دەبێ خیانەت لەوانی تر دەکات.
پیا و هەر یەکە و لە شارێکدا یەکێکیان بە شاردنەوەی تووڕەیەکەیەوە هاتە ناو ئەم شارە. دوو پیا و هەر یەکە و لە شارێک. ئەوەی تریان بە شاردنەوەی ئومێدەکانیەوە هاتە ئەم شارە. بیرکردنەوەی هەردوو پیاوەکە شاراوەیە مەبەستەکانیشە، بەڵام هەردووکیان دەزانن کاتێ ڕوبەڕووی یەکردەبنەوە تەنها چەند پیاوێک نا، بەڵکو چەندین شار لەسەریان تا مردن ڕوبەڕووی یەکتر دەبنەوە. چل ساڵ پێش ئێستا پیاوێک لێرە دابست، جانتایەکی لەدەست لە ناو گیرفانیشی چەقۆلێک هەرەوەندە بە تەنیا بوو. دنیای گەورە لە بنگوێی پێی دەوت ناتوانی بیکەی، پێیان وت ناتوانی بیتە ناو ئەم شارەوە. چووە ناوی، پێیان وت ناتوانی لەم شارە بمێنیتەوە. مایەوە، پێیان وت تۆ هەژارێکی لە گوندەوە هاتووی، تۆ بە تەمای بە تەنیا و بەم حاڵەوە لە لووتکەی ئەم دنیا قەبەیەک سەرکەوی. پێیان وت ناتوانی، کردی.